لەسەر پرسی ئەو داوای هاوپەیمانان بۆ ڕاگررتنی ئەو هاوکاریانی کە پێشکەش بە وەزارەتی پێشمەرگە دەکرێت دیارە لێستا ئامێکێکە لە بابەتە کرێگەکان و چەند جارێک هاوپەیمانان داوایان کردووە کە چاکسازیەکان لە وەزارەتی پێشمەرگەدا خێرا بکرێت و لە ئێستاشدا وەکو کارتێکی فشار و وەکو ڕەشە و داوایەک هاوپەیمانی نەدۆڵەتی بە وەزارەتی پێشمەرگە حکومەتیرێمی کوردستانیان ڕاگەیاندووە کە ئەوان هاوکاریەکانیان بۆ وەزارەتی پێشمەرگە ڕادەگرن ئەگەری کێتی و پارتی یەکگرتوو نەبن بە شێوەیەکی گشتی ئەم داوایی هاوپەیمانان کاریگەریەکی لەسەر کارەکانی پێشمەرگە دەبێت لە ڕووی ئەمنیەتەوە کاریگەریەکانی چی دەبێت لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز عەبدولقادر هەرکی کە بەڕێزیان توێژەری ئەمنی استراتیژین ڕاستەوخۆ لە هەولێر و میوانمان گفتوگوی زیاتر دەکەین کاک عەبدولقادر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بڕیارێکی لەم جۆرە و داوایەکی و هەڕەشەیەکی لەم جۆرەی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ وەزارەتی پێشمەرگە حکومەتی هەرێمی کوردستان کاریگەری چی دەبێت لەسەر کارەکانی پێشمەرگە؟ زۆر سپاس بێگومان هەر هاوکاریەک و پاڵپشتیەک لەلایەن هێزێکی نێودەوڵەتی یان لەلایەن حکوومەتی مەرکەز یا خودی حکوومەتی خۆجی هەرێمی کوردستانیش بۆ وەزارەتی پێشمەرگە لە چوارچێوەی پلان و پلانێکی پێشتر بۆ ئاژراو دەبێت لەبەرەوەی ئەم هاوکاریە لۆجستی سەربازی لە ڕووی نەخشە لە ڕووی پڕچەککردن لە ڕووی ڕاهێنان هەموو ئەوانە بە گوێرەی پلانێکی استراتیژی هەم خودی وەزارەتی پێشمەرگە هەم هەرێمی کوردستان یان عێراق یانیش بە گوێرەی ئەم پلانە استراتیژیە ناوچەیەی گەورە دەبێت کە هاوپەیمانان پاڵپشتی دەکەن هێزی پێشمەرگەی کوردستان بێگومان لە ماوەی ساڵانی ڕابردوو بەشێکی گەورە بووە لە هەڵمەتی ڕاماڵین و داماڵینی هێزەکانی داعش لە عێراق و بە پاڵپشتی هێزی پێشمەرگە هەروە لە سووریاش لە ڕۆژاوای کوردستانیش ئەمانەوەی کردبوو هێزی هاوپەیمانان لە ساڵانی ڕابردوو پاڵپشتێکی گەورەی دارایی لۆجستی ڕاهێنان لە ڕووی چەکەوە بۆ وەزارەتی پێشمەرگەی هەبێت کە ئەمە پاڵپشتێکی گەورە بوو قۆناغێکی گەورەی چاڵکیەکان هەم لە ڕووی پلان و پێشکەوتنەوە هەم لە ڕووی ئۆپەراسیۆنی سەرزەویەوە کردبوو. داوای هاوپەیمانان داوایەکی زۆر ڕەوایە لە ئێستادا لە بەرەوەی لە ساڵانی ڕابردوو وەکو خۆیان باسییان کردووە ئەم نەبوونی یەک ڕیزی نەبوونی یەک دەستەیی هێزی پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان هۆکارێکی گەورە بووە بۆ بەفیڕوچوونی چەند جارێکە هاوپەیمانان داوا دەکەن کە هێزی پێشمەرگە لە کوردستاندا چاکسازی تێدا بکرێت و یەکگرتوو بێت ئەم جاریان هیچ جیاوازیەک بەدی دەکرێت لە داواکانی پێشووتر؟ من جیاوازیەکی ئەو تۆ نابێنم لەبەرەوەی هێزی هاوپەیمانان لەسەر زەوی هەم لە سووریا هەم لە عێراق پێویستی گەورەیان بە هێزی پێشمەرگەیە هێزی پێشمەرگەی کوردستان لە دوای 2014 هێزێکی ڕاهێنراوە هێزێکی خاوەن ئەزمونێکی گەورەیە لە جەنگی دژی تێرۆر لە جەنگی دژی داعش پێم وایە نییە بە ئاسانی بتوانن ئەم پشبەستنە لەناو بن بەڵام ئەکرێ هەڕەشەکە قۆناغێکی جدیتر قۆناغێکی فشارێکی سەروتریان هەبێت لەبەرەوەی لە بەرامبەر داواکاریەکەش وەزارەتی پێشمەرگە دەستەوەستە نەوەستاوە پرۆسەکە پرۆسەیەکە پێم وایە نییە هێزی پێشمەرگەی کوردستان ساڵانێکە بەم چەند خەتیە و چەند هێڵیەدا دەڕوا ئێستا ئەگەر بیانەوێ لە نێوان شەو ڕۆژێکدا ئەم کارە ناکرێتن ئەگەر بمانەوێ هێزی پێشمەرگەی یەک دەست و یەک ڕیسکەن ئەم خۆشیان ئەزانن هێزی هاوپەیمانان ئەم ڕاستی ئەزانن کە یەکخستنەوەی هێزی پێشمەرگە لە نێوان کۆی ئەم خەت و هێڵانەی کە لە ناو هێزی پێشمەرگەدا هەیە کارێکی ئاسان نییە لەبەر ئەوەش دەتوانرێ قۆناغ بە قۆناغ فشارەکە زیاتر بکرێت پێم وایە لەوانەیە فشارەکە لە فشارەکانی پێشووتر زیاتر بوو بێتن بەڵام هەڕەشەی بەم شێوەیە بڕواناکەم لە ئێستادا لەسەر بڕینی یەکجارێکی هێڵی یارمەتی لۆژستی و دارایی هێزی پێشمەرگە کاریگەری ڕاگررتنی و هاوکاریانە بۆ پێشمەرگە چی دەبێت لەسەر کارەکانی وەزارەتی پێشمەرگە و لە ڕووی ئەمنیشەوە؟
بێگومان ئەم هاوکاریەی کە باسمان کرد لە ڕوویدارایی و لۆجستی و ڕاهێنانەوە لەلایەن هێزەکانی هاوپەیمانەوە ڕنگدانەوەیەکی گەورەی لە ڕووی ئۆپراسیۆنی مەیدانیەوە لەسەر زەوی هەبوو لە ساڵانی ڕابردوو. ئەگەر بێت و ئەم هاوکاریانە ڕابگیرێتن بێگومان ئەو هاوکاریانە لە چوارچێوەی پرۆپۆزێلێکی پێشکەوتوو بۆ پڕچەکردن و زانیاری پێدان و ڕاهێنانی هێزی پێشمەرگە لە قۆناغە جیاجیەکان و لە جۆرەکانی هێزی جیاجیا لە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستاندا هەبووە. بێگومان ڕاگررتنەکانیان ئەگەر چی بێت و بن یەکجارێکی یان بە قۆناغیش بێتن ڕنگدانەوەیەکی گەورەی دەبێت لە ڕووی عملکردەوە لە ڕووی ئۆپەراسیۆنیەوە لە هێزی پێشمەرگەی کوردستان لە بەرەکانی جەنگ لە بەرەکانی بەرگریکردن لە سنوورەکان لە ئاستی چاڵاکی ئۆپەراسیۆنی سەرزەوی هێزی کوردستان لە مەیدانەکانی جەنگدا کەم دەبێتەوە. بێگومان لە ڕوویەکی تریشەوە نەبوونی هێدی نەبوونی ئەو متوانەی کە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستانە هاوپەیمانان لە ئاستی جیهانیەوە دەبیندرێت زەرەرێکی گەورەی پێگا کە ئەمە ئەتوانێت بۆ قۆناغەکانی داهاتوو لەبەرەوەی ئێمە دەبینین هەم لە کوردستان هەم لە عێراق و هەم لە ناوچەکەش ئێستا خەریکە بە تەواوی ڕوو لە ئاڵۆزی دەچێت ناسەقامگیری سەربازی لە ڕوبەڕووی هێزی پێشمەرگە و عێراق و ناوچەکە دەبێتەوە. نەبوونی متمانە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستانە هاوپەیمانان دەتوانی پلانەکانی داهاتوو خۆناغەکانی داهاتوو مەترسیدار بکە لە ڕووی ئاستی زەمینی ئۆپەراسیۆنی زەمینی هێزی پێشمەرگە لە گۆڕەپانەکانی جەنگدا. باشە دەزانینم هاوکاریانەی هاوپەیمانان بۆ پێشمەرگە لە بەرەنجامی کۆمەڵێک کاردانە و کاریگەری بوو کە لەناو عێراق مەترسی بوو کە لەناو عێراق هەرێمی کوردستانە بە دیاریکراوی هەبوو چ شەڕی داعش بێ کۆمەڵێک پرسی دیکە و قەیرانی دارایی ئەم هاوکاریە گرنگ بوو بۆ هێزەکانی پێشمەرگە لە کاتێکە ئێستا ئەم مەترسیانە کەم بوونێتەوە یعنی هاوپەیمانان مبەڕیریان یاخود هۆکاری سەرەکی بۆ ڕاگررتنی یاخود ئەم هەڕەشانەی کە دەیکەن بۆ ئەو دەگەڕێتەوە کە ئەم مەترسیانە کەم بۆتەوە هێزی پێشمەرگە پێویستی پێیان نەبێت یاخود فعلەن هێشتا هێزی پێشمەرگە پێویستی بە هاوپەیمانان هەیە. بێگومان هێشتا هێزی پێشمەرگە ئەم بابەتە بابەتێکی دوولایەنەیە. هەم هێزی پێشمەرگە پێویستیەکی زۆری بە ئەزمون و لانی دارایی لانی پڕچەکردن و ڕاهێنانی هاوپەیمانان و هێزە جیهانیەکانە لە بەرامبەردا هێشتا ئەو زەمینەی کە لە ساڵی 2014 و بەر لە 2014 کە داعش و بزاوە تێروریستە توندڕەوەکان تەکفیریەکان لە کوردستان و عێراقدا پەروەردەبوون ئەم زەمینەیە شەشتا بنبڕ نەکراوە و هێشتان ماوە واتە لە عێراق و لە ناوچەکەدا هێشتان ژینگەی پەروەردەکردنی بیری توندڕەوی ژینگەی پەروەردەکردنی بیری تەکفیری و داعشی هێشتان لە سنوورەکەدا ماوە ئەم مەترسیە تەنها بۆ کوردستان و عێراق و ناوچەکە نیە بەڵکو بۆ جیهان هەموویەتی. ئەگەر لە پرسیارەکەی پێشوتان وەکو وەڵامم داوە ئەگەر ئەم دوولایەنیە ئەم پێداویستیە دوولایەنیە هەیە لەلایەکیان ئەوەیە کە هێزێکی سەرزەمینی وەکو هێزی پێشمەرگە بۆ هاوپەیمانان هێزێکی گرنگە لەلایەکی تریشەوە بۆ هێزی پێشمەرگەش هاوپەیمانان گرنگن بۆ ئەوەی بتوانن بەرداوامی بە بڕبڕکردنی بزاوە تێرۆریستیەکان لە ناوچەکە بدەن هەروە ڕێگەگرتن لە مەترسیداربوونی قۆناغەکانی داهاتوو. هەوڕە گوتم ئێستاش لە عێراقدا هێشتان سێگۆشەی سونە سێگۆشەیەکی مەترسیدارە هێشتان ئێمە ئەبینین گرتوخانەی هۆڵ هێشتان مەترسیەکی زۆر گەورەی بۆ سەر سووریا و عێراق و ناوچەکە بەگشتی هەیە. ڕێژەیەکی زۆری زیندانی داعش هێشتان لەوێ لەم زیندانەدا هەن کە بە تەواوی لە ڕووی معنەوی و فکریەوە هێشتان سەرپەرشتی ناکرێن وڵاتانیان ئامادە نین تا ڕادەیەکی زۆر ئەم زیندانیانە بگەڕێنەوە و داڵدەی ئەم بیرۆکانە بدەن یان ئەوەتە بیانەوێ سەرپەرشتی بکەن. بۆیە هێشتان هەم لە ڕووی زەمینی و ناڕەزایەتیەوە هەم لە ڕووی پێکدادانی هەژمونە جیاجیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراق و کوردستاندا هێشتان بە جوانی بەدی دەکرێت. ئەمانە ئەکرێت زەمینەیەکی خۆش بێت بۆ ئەوەی دووبارە هێزێکی تری هاوشێوەی داعش و تەکفیری و
تەنزیمی قاعدەی پێشوو دووبارە پەروەردە بکرێت لەم سنوورانە ئێمە ئەبینین لە سنوورەکانی نێوان هێشتان بۆشایی ئەمنیەکانی نێوان هێزی پێشمەرگەی کوردستان هێزە عێراقیەکان سوپای عێراق هێشتان جم و جۆڵ دەکرێت ڕۆژانە قوربانی هەیە ڕۆژانە مەترسی ئەمنی لە ناوچانە هەیە کە ئەکرێت لە ئەگەری پاشەکشەکردنی هاوپەیمانان و هێزی پێشمەرگە لە پاڵپشتیکردنی باریدۆخی ئەمنی ئەو سنوورانە ئەکرێ زەمینەکە خۆشتر بێتن ئەگەر زەمینەی هەژمونی هەرێمی و ناوچەیی و جیهانی شەبێتن ئەکرێ مەترسیەکی زۆر گەورە لە ئایندەیەکی نزیکدا بەرەوکمان باشە ئێستا توانە لۆجیستیەکانی پێشمەرگە لەو کاتەوەی کە هاوکاری هاوپەیمانان وەردەگرن چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت لە چاو پێشووترە هیچ گۆڕانکارێکی بەسەردا هاتوێ؟ بێگومان هێزی پێشمەرگەی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوو توانی ئەزمموی جەنگی ئۆپراسسیۆنی مەیدانی ئەزمونێکی زۆر باش وەرگێت ئەم ڕاهێنانەی کە لەلایەن هاوپەیمانانەوە بۆ پێشمەرگە کرا ڕاهێنانی زۆر چاک بوون مەیدانی بوون سەردەمیانە بوون لە ڕووی مەدرسەی جەنگی هەنووکەی جیهانیەوە هێزی پێشمەرگەی کوردستان توانی ئەزمونێکی چاک وەرگێت لە ڕووی تەکنەلۆژیای سەربازیەوە هێزی پێشمەرگەی کوردستان توانی لەم ساڵانەدا قۆناغێکی باش ببڕێت هەنگاوێکی باش ببڕێت بەڵام لەبیر نەکەین لە بەرامبەر ئەوەشدا لە ساڵی 2014 بینیمان هێزێکی وەکو هێزی داعش زۆر بە سەردەمیانە بە پێی راپۆرتەکەی جەنەرال دێمپسی کە ئەو کات باسی دەوە کردبوو کە هیچ هێزێک لە ناوچەکەدا چاوەڕوانی نەدەکرد بەم تەکنیک و تەکتیکە سەربازیە بەم شێوە پێشکەوتووە لە ڕووی ڕاگەیاندنی سەربازیشەوە هەروەک بزوتنەوە ئەوە ڕێکخراوی تێروریستی داعش بتوانێت بەم شێوەیە گەشە بکە واتە لە بەرامبەر پڕچەکردن لە ڕووی زانستی سەربازی و لە ڕووی زانیاری و هەروە لۆژستی و پڕچەکردنی هێزی پێشمەرگە هێزەکانی تێروریستی ناوچەی و جیهانیش هاوتەریب لەگەڵ هێزی پێشمەرگە لەلایەن ئەم هەژمونانەی کە باسم کرد بێگومان پێشڕەویان کردیە لەو بوارانەی کە باسمان کرد بۆیە ئەکرێت لە هاوتەریب لەگەڵەوەی کە هێزی پێشم باس لەوە بکەین کە هێزی پێشمەرگە چەندە پێشکەوتو دەبێت لە ڕۆی تەکنەلۆژیای سەربازی و ڕاهێنان و پڕچەکردنەوە لە بەرامبەریشدا بێگومان ئەم ڕێکخرا و بزاوە تروریستیانەش پێشکەوتن دەکەن بۆیە بەردەوامی زۆر پێویستە بۆ ئەوەی لە ڕووی سیستەمی سەربازیەوە پەیوەست بین بە سیستەمێکی گەورەی ناوچەیی و جیهانی بۆ ئەوەی بەردەوام بتوانین گەشە باشە ئەم دوولایانی کە لەناو هێزی پێشمەرگەیە دەبیندێت زیانەکانی بۆ هاوپەیمانان چیە و لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا بە هەمان شێوە ئەگەر ئەم هێزەیەک بگرێتەوە دەستکەوتێک دەبێت بۆ هاوپەیمانان و لە ناو هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستانیشە چ سوودێکی هەم لۆجیستی هەم معنەوی هەم سەربازی دەگەێنێتە حکومەتی هەرێم وەزارەتی پێشمەرگە بێگومان لە هەرێمی کوردستان ساڵانی ڕابردوو شایەتی ئەوە بوون ئەم چەند دەستەیە و چەند پۆڵیە هێزی پێشمەرگە زیانی سیاسی تەنانەت بۆ خودی کوردستانیشی هەبووە بەر لەوەی بچینە باسکردن لە بواری زیانەکان بۆ هاوپەیمانان ئێمە لە کوردستان لە ساڵانی ڕابردوو لەبەر هۆکاری هەبوونی هێزی فلانە کەس و قوتی فلانە کەس و کەتیبەی فلانە کەس و فەوجی فلانە کەس و ئەم لە هێز و لایەنانە تەنانەت کاریگەریکی ڕاستەوخۆی لە کاتی دەنگدانەکان لە کاتی باردۆخە ئەمنیە جیاکان لە کاتی پێکدادانە سیاسیەکان تا ڕادەیەکی زۆر هێزی ئەمنی و سەربازیش بەکار هاتن کە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی وەلایی تاکە کەسی و حزبی و لایەنی هەیە لە ناو هێزی پێشمەرگە کە ئەمە مەترسیدار و لەلایەکی تریشەوە قبول کراونیە لەلایەن هێزی هاوپەیمانان و لایەنی سیاسی جیهانی و نێودەوڵەتیش کە لایەنێکی نێودەوڵەتی کە دەیەوێ هاوکاری سەربازی بۆ هێزێکی وەکو هێزی پێشمەرگە بکە بەپێی پرۆپۆزەلێک وەکو باسم کرد پرۆژەکەیدا ئەبەزێنێ بۆ ئەوەی بیەوێ پلانێکی استراتیژی لە ناوچەکەدا جێبەجێ بکە هەبوونی هێز و کەتیبە و فەوج و لیوای جودا جودا یان بە بیرروڕای سیاسی وەلا و ئینتیمایی سیاسی جیاواز دەتوانێت لە ڕووی جێبەجێکردنی پلانەکانەوە لە ڕووی دابەشکردنی کۆی تەکنۆلۆژیا و پێداویستی لۆژستی و سەربازی خەلەلێکی گەورە دروست بکە بۆ ئەمە کە بینیمان لە ساڵانی ڕابردوو لە ناو خودی وەزارەتی پێشمەرگەش ئەم ڕەخنەوە بۆ چوونانە هەبوو لەنایەن
دوو هێزیەکەی یەکێتی و پارتی کە ئەمە بۆشایەکی گەورەی خستە نێوان ئەو متمانەی کە لە نێوان هاوپەیمانان و هێزی پێشمەرگەی کوردستان هەبوواتە هاوپەیمانان پێیان خۆشە یان بەپێی پلانەکەی هاوپەیمانان ئەبێ وابێ کە بە شێوەیەکی موسساتی و سیستەماتیک بتوانن چۆن پلانەکە پێشکەش بکەن کێ بە ئامانج بگرن لایەنێکی سیاسی جودا لە ناو پرۆژە استراتیژیەکەدا بۆ ئەوەی تا خواری خوار شۆڕ ببێتەوە بتوانن لە ڕووی ڕاهێنانەوە لە ڕووی لۆژستیەوە لە ڕووی پرچەکردن و کۆی ئەم بابەتانەی کە پەیوەستە بە موسسەی سەربازی بتوانن جێبەجێ بکەن هەبوونی ڕاو بۆچوون و وەلاو ئینتیمای سیاسی لە ناو هێزی سەربازیدا وا دەکات کە سەرکردە سەربازیەکان لە کاتی جێبەجێکردنی پلانەکان ڕەچاویشتی شیرینتر و وەلا و ئینتیمای سیاسی بکەن کە ئەمە دوورە لەو پلانەی کە هاوپەیمانان لە عێراق و لە کوردستاندا هەیە. باشە بەبەردەوامی کە هێرشەکان ئەو هێرشانی بە تایبەتی لەم دوایانەیە کراوەتە سنوورەکانی هەرێمی کوردستان و خاکی عێراق وەکو دەوڵەت ئەو پرسە ئاراستە کراوە کە بۆچی هاوپەیمانی نێودەوڵەتی نەتەوەی گرتوەکان وڵاتانی دیکە لەسەر ئاستی نێودەوڵەتی کاردانەوەی جدیان نییە بۆ ئەم هێرشانی کە تورکیا و ئێران دەیکەن لە ئێستادا لە بەرامبەر ئەوەی کە مەترسێکی وەها لە ناو هەرێمی کوردستان و خاکی عێراقدا هەیە جوڵاندن و هەڕەشەیەکی لەم جۆرە لەلایەن هاوپەیمانی نێودەوڵەتیەوە هیچ باگراوند و هۆکارێکی دیکە لە پشت هەڕەشەکانەوە بەدی دەکرێت لە کاتێکە بەرامبەر بە مەترسیەکانی دیکە بۆ خاکی هەرێمی کوردستان هەڵوێستی جددی وەک باسی لەوە دەکرێنە بۆ لەلایەن هاوپەیمانی نێودەوڵەتیەوە. بەڵێ بگومان ئەکرێ ئەم بەدوودی و بێت هەر ئەکرێ هەبێت هەم ئەکرێن نەبێتن لەبەرەوەی ئێستا کە من و جەنابەت لێرە دانیشتین ئامادەکاری بۆ دانیشتنی گەڕی دووەمی کۆنفرانسەکەی بەغداد دەکرێت لە کۆنفرانسەکەی بەغداد بێگومان کۆی ئەم وڵاتانەی جیرانی عێراقیتیان بە عێراقیشەوە کە ئێران و تورکیا ئێران و تورکیا ئەم دوو وڵاتن کە لە ماوەی ڕابردوودا بە زیاترین ژمارەی پێشغلکردنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان تۆمەتبار کراون ئەکرێ ئەم بابەتە لە ڕووی عێراقی بوونەوە لەوێ بتوانرێ لەبەر ئەوەی کە ئێستا عێراق و ناوچەکە و جیهان بەگشتی بەرەو ڕووی ئاڵۆزی گەورە لە ڕووی ئابووری و دارایی و ئەڕوا ئەتوانن ئەم وڵاتانە هەرچەند لە گەڕی یەکەم توانیان هەندێک لێک نزیک بوونەوە دروست بکەن لەوانەیە بتوانن لەم قۆناغێدا لێک نزیک بوونەوەی زیاتر بەو ڕێککەوتنە نیمچەیەی کە لە نێوان عێراق و ئێراندا کرابوو بۆ پاراستنی سنوورەکان بەم ڕێکەوتنی کە ئەم دوو فەوجەی بۆ پاسەوانی سنووردا ئەمەزرێ بۆ ئەوەی بتوانن زیاتر سنوورەکان پتەو بکەن لەوانەیە لە ڕووی سیاسی شەوە ئەگەرچی من پێم وایە لەوانەیە بڕیاری سیاسی لەم کۆنفرانسی بەغداد دووەدا نەدرێتن بەڵام لەوانەیە عێراق و ئێران و تورکیا بگەنە سیغەیەکی نیمچە مشتەرەک بۆ ئەوەی بتوانن هەڕەشەکان بە شێوەیەکی کاتی لە سنوورەکانی هەرێمی کوردستان کەم بکەنەوە ئەوە لە ڕووی عێراقیەوە لە ڕووی هاوپەیمانانەوە بێگومان پاراستنی سنووری عێراق و سەروەری عێراق ئەرک و واجبی حکوومەتی فدرالی عێراقە کە ئەمە لە دەستوری عێراقدا ئاماژەی پێکراوە هاوپەیمانان بێگومان ڕێزیان بۆ دەستوری عێراقەیە بۆ ئەتوانن ڕێکەوتنەکە ڕێکەوتنی نێوان هێزی نێودەوڵەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕۆلی مەجلیسی ئەمن لەگەڵ حکوومەتی عێراقی بن تا ڕادەیەکی زۆر بیەوێ فشار بخاتە سەری بەڵام لە ڕووی پرسیارێکی جەنابتەوە من پێم وانە هاوپەیمانان لەبەر هەبوونی ڕێکەوتنی لەم شێوەیە یان لەبەر هەڕەشەکان بێت بتوانن دەستێوەردانێکی ئەوتۆیی لەوانەیە ژێرپەردە لە ڕووی ئەمنی و استەخباراتی و هەواڵگەریەوە بتوانن لەگەر وڵاتان تاڕادەیەکی زۆر پرۆژەی ژێربەژێریان هەبێت ئەمە لە ڕووی ڕێکەوتنەوە لەگەڵ بەغدای مەرکەز بێگومان ڕێکەوتنەکان هەمن ڕێکەوتنە نێودەوڵەتیەکانن کە عێراق پابەندە بەوەی کە دەبێت سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستان بپارێزێت هاوپەیمانانیش پێگومان پابەندی ئەم ڕێکەوتنانە باشە ئەرکی پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان بەتەنها پێشمەرگە دەتوانێت ئەم پارێزگاریە بکات یان پێشمەرگە هەم پێویستی بە سوپای عێراقی بە حکوومەتی عێراقی هەیە و هاوپەیمانانیش لە باڵیدا وەکو هاوکاری بێگومان سنوورەکانی هەرێمی کوردستان ئەگەر لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستان وەزارەتی پێشمەرگە بتوانرا بە بپارێزرێ بێگومان هەرێمی کوردستان داوای لە حکوومەتی عێراقی نەدەکرد
چ لە ڕووی لۆژستی و هێزی مرۆیی و سەربازیەوە یارمەتی بدات چ لە ڕووی سیاسیەوە هەرچەندە هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر چی من پێم وایە لە ڕووی مرۆیی و سەربازی و لۆژستی و تەکنۆلۆژیای سەربازی ئەو ئامادەکاریانەی پێ ناکرێت لە ئێستادا ئەو توانە و هێزەی نییە بتوانێت سنوورەکانی هەرێمی کوردستان بپارێزرێت بەڵام لەوانەیە ئەگەر پاڵپشتی سیاسی بەغداش لەسەر خەت بێ لەسەر هێڵ بێ بۆ ئەوەی بتوانێت ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان عێراق و ئێران و عێراق و تورکیادا بکرێت ئەگەرچی کە ئێستا زۆر ئەستەمیشە لەبەر فشارەکانی زۆری تورکیا لەسەر عێراق بە هەبوونی کارتی ئاو بەڵام لەوانەیە بتوانێت لەم جۆرە ڕێکەوتن دانیشتنانەی وەکو کۆنفرانسەکانی بەغدا بتوانێت ڕێکەوتنێکی لەم شێوەیە بکە بەڵام هەرێمی کوردستان لە ئێستادا هەم لە ڕووی هێزی مرۆیی هەم لە ڕووی هێزی سەربازی و تەکنۆلۆژیای سەربازی و لۆژستی ئەم توانایی نییە بتوانێتن لەبەرەوەی ئێستا زۆربەی سنووری وڵاتان بە تەکنۆلۆژیای سەربازی درۆن کامیرای چاودێری شەو حراری بە چەندەها جۆری تەکنۆلۆژیای سەردەم کە پاڵپشتێکی زۆری هێزی مرۆیە پاڵپشتەیەکی چاودێریکردنی چڕوپڕی ئاسمانی وڵات پارێزگاری دەکرێت کە ئەمانە هەمووی لە وەزارەتی پێشمەرگەی یارێمی کوردستان وجودی نییە لەم زوانەش پێم وانییە بتوانن دەستەبەری بکەن. باش کاک عەبدولقادر جنابت باس لە لووتکەی بەغداد کرد بە هەر سەبارەت بەوەش چەند پرسیارێکا ڕاستە بکەم ئەم لووتکەیە تاوکەری لووتکەی بەغداد یەکە کە 2021 ئەنجام درراوە ینی بۆچی ئەم لووتکەیە ئەمجار ئەم ساڵ بڕیار درراوە لە دەرەوەی عێراقدا ئەنجام بدرێت لە عومان بێ. بەڵێ خۆی هەروەک خۆتان دەزانن لە نێوان بەغداد یەک و بەغداد دوو ماوەیەکی زۆرە لەم نێوەندەدا ڕووداوی زۆر گەورەی ناوچەی و جیهانی ڕوویدان ئێستا بارودۆخی ئەمنی و سەقامگیری عێراق ئێران ناوەخۆی زۆر تێک چووە بەرژەوەندیەکانی تورکیا ئێستا گۆڕانکاریەکی نیمچەیی بەسەردا هاتووە تورکیا ئێستا وەرچەرخانێکی نیمچەیی کردووە بۆ لای دۆستایەتی عەرەب و کەندا و دەتوانم بڵین ئیسرائیل ئێستا دوای دەستنەکەوتنی هیچ شتێکی لە هاوپەیمانی سولحی ئیبراهیم ئێستا خەریکی پلانەکانی پلانی ترە عێراقیش ئێستا بە دوای هەڵبژاردنەکان بە حکوومەتێکی نوێ هەیکلێکی نوێ سیاست و ڕوئیا و استراتیژیەتێکی نوێ لەوانەیە بیەوێ بۆ هەنگاوێک بنێ بۆ لووتکەی بەغداد دوو بۆچی لە دەرەوەی عێراق بوو لەبەرەوەی خواستی بەغداد دوو زیاتر خواستێکی عەرەبی بوو تا ئەوەی کە خواستێکی عێراقی و ئێرانی و تورکی بێت بۆیە عێراق فشاری زۆری لەسرە عێراق ئێستا دەبێت ئەگەر هەرچیەک نەبێت خۆی بەدوو بگرێت لە پێکدادانی هەژمونی ئێرانی و تورکی و عەرەبی و ئیسرائیلی لە ناو خاکی عێراقدا گەورەترین دەستکەوتی عێراق دەتوانێت لەون جۆرە دانیشتن و ڕێکەوتنانە ئەوە بێت کە عێراق بە دوور بگرێت لەم جۆرە پێکدادانانە وەکو دەزانن عەرەبستانی سعودی ئێستا پەیوەندیەکی باشی لەگەڵ ڕۆژاوا و ئەمریکادا نییە ئێستا ڕووسیا هەژمونێکی بەهێزتری لە ناوچەکە هەیە لە ماوەی ڕابردوو لووتکەی چینی و سعودی و خەلیجیمان بینی کە ئەمانە ڕووداوی زۆر گەورەن ئەکرێ عێراقیش وەرچەرخانێکی تری هەبێت لە نێوان کۆی ئەم ڕوودا و استراتیژیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویدا لەوانەیە بە پلان و استراتیژیەتی نوێ بیەوێ خۆی لە نێوان وڵاتانی عەرەب و دوور لە هەژمونی ئێران و تورکیا شوێنێک بۆ خۆی بدۆزێتەوە کە بتوانێت لەم قۆناغەدا عێراق بەرەو کەناری ئارام ببە یان بیپارێزە لە پێکدادانی هەژمونەکە. ئەوەی دەیبینین کە هەر گەژیەک یاخۆت هەر بارودۆخ و قەیرانێک لە یەکێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو بدات بێگومان کاریگەری لەسەر تەواوی وڵاتانی کەنداو دەبێت. وڵاتانی کەنداو بە میسر و ئیمارات و سعودی و قەتەر و ئێران و تورکیاشکە هەر نزیکە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە عەمان و بەحرین بەشداری تێدا دەکەن بەڵام ئەوەی هەیە ئەمریکا و رووسیا کە یەکێکن لە وڵاتانەی کە ڕاستەخۆ کاریگەریان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بەشدار نین فەڕەنسا تێدا بەشدارە هۆکاریە بە چییە؟ خۆی ئەزانی ئەم سەردەمە بەسەر چوو کە جیهان تەواوی استراتیژی و ڕۆیاکان لە چوارچێوەی بەرژەندەی دوو جەمسەری جیهانیدا بوو
ئێستا ئەبینین زلهێزی ناوچەیی زلهێزی جەمسەری تر دروست بوون چین بە هەموو هێزەکەوە خەریکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پلان و استراتیژێتی نوێ بۆ دوای 2030 یان بۆ 2029 دادەنێت ئێمە ئەبینین کە ئێستا ئێران بوویتە لەمپەرێکی گەورە لە هەمبەر چارەسەرکردنی قەیرانی وزە و سوتەمەنی بۆ ئەوروپا ڕێک نەکەوتنی ئێران و پێنجکۆیە کێشەیەکی گەورەی هێناوەتەوە ئێستا سعودیە لە ئۆپێک و ئۆپێک پلاس قسەیەکی گەورە دەکات بربەستی گەورە بۆ دانانی نرخی نەوت و سوتەمەنیدا ئەنێ ڕێککەوتنی بەرپەچی ڕێککەوتن ڕەتکردنەوەی ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دەکا ئەم هەموو هەبوونی ئەم هەموو هەژمونە ئەم هەموو زلهێزی ناوچەیەوە دەکا ئەمریکا لە ئەنجامی لاوازی هەژمونی ئەمریکا لە ڕۆژاتی ناوەڕاستدا هاتەکایەوە ئێستا ئەمریکا هەموو هێزی خۆی زیاتر کەمتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەرج دەکە و گەڕاوەتەوە بۆ دەریای چین و باسفیک ئێستا فەرەنسا خۆی دەبینێتن بەوەی کە دەتوانێت لە نێوان ئەو گێژاوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە وەکو ساڵانی وەکو بەر لە 100 ساڵی ڕابردوو کە هەژمونی بریتانیا و کۆمۆنیستەکان لە شوێنێکە کەم دەبەوە فەرەنسا لەم شوێنەدا دیار دەکەوت پێی وایە فەرەنسا دەتوانێت وەکو ئەوەی کە تورکیا باز لەوە دەکات کە دەتوانێت ببێتە بازاری فرۆشتنی گازی ڕووسی بۆ ڕۆژاوە فەرەنساش لەوانەیە بتوانێت سوود لە بازاڕەکانی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی گازی قەتەری و نەوتی کۆی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەربگرێ بیەوێ ببێتە بازارێک بۆ پردێکی بازار هەروەک باس لە دروستکردنی بازاری ئازادی ئەوڕۆپی لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە فەرەنسا دەیەوێ ئەم ڕۆلە ببینێت کەچی لە ڕووی پەیوەندیەکانیشەوە لەگەڵ تقریبەن کۆی ئەو وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تورکیا و ئێرانەشەوە تا ڕادەیەکی زۆر پەیوەندیەکی باشی هەیە پێی وایە ماکرۆن دەتوانێتن ئەم ڕۆلە ببینێت لە قۆناغیدا. باشە دەگەڕێمەوە سەر پرسە سەربازیەکەی عێراق سوپای عێراق و هێزی پێشمەرگە بەرامبەر بە هێزی سەربازی ئەم وڵاتانەی کە لە بەغدا دوو بەشدار دەبن لە عومان هێزی سەربازی عێراق و هێزی پێشمەرگە تواناکانی چۆنە بەراورد بەوان بەرامبەر هەر هێرش و مەترسیەکە ڕوبەرەوە هەریەک لە وڵاتانە دەبێت و لە نێویشیاندا عێراق و هەرێمی کوردستان بۆ هاوکاریانی هاوپەیمانانیشەوە. بێگومان سوپای عێراقی و هێزی پێشمەرگەی کوردستان لە ساڵانی ڕابردوو ئەزمونێکی گەورەی پێکدادانی سەربازی سەرزەویان لەگەڵ یەکێک لە دژوارترین تیشترین ڕێکخراوە توندڕە و تیروریستی و تەکفیریەکانی جیهاندا بووە ئەوە ئەزمونێکی زۆر گەورەی داوەتە سوپای عێراقی و هێزی پێشمەرگەی کوردستان کە وڵاتانی ناوچەکە ئەتوانن سوود لەمە وەرگرن ئێمە ئەزانین لە قۆناغەکانی ڕابردوو ئێران پەسنی سوپای عێراقی کردبوو تورکیا تا ڕادەیەکی زۆر توانی بووی ئەمەی ڕەچاو بکە لە ناو سوپای عێراقیدا کە سوپای عێراقی سوپایەکە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سوپای عێراقی مەبەستم لە ناویدا هێزی پێشمەرگەی کوردستانیشە لە ڕیزی پێشەوەی ئەبدێت کراوترین سوپاکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێمە بینیمان ساڵانێکی زۆرە ئیمارات و عەربستانی سعودی لە یەمەن لەسەر زەوی ڕوبەڕووبوونەوەیان هەیە لەگەڵ هێزەکانی حوسینەیان توانیوە تەنانەت خۆناغێکی سەرکەوتن تۆمار بکەن بەڵام لە عێراقدا لە کەمتر لە 4 ساڵ توانیان تیشترین ڕێکخراوی تیرۆریستی جیهانی تێک بشکێنن تەنانەت یارمەتی هێزی هاوپەیمانان بدەن لە سووریا و ڕۆژاوای کوردستانیش کە ئەوە بەپێی راپۆرتەکانی خودی هێزەکانی هاوپەیمانیە لە ئاستی جیهانی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە دەتوانێتن ئەزمونێکی باش ببەخشە یعنی لە ڕووی سەربازیەوە عێراق ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هێزی یەکەم قسەی یەکەمە بەڵام لە ڕووی پرچەکردن و تەکنۆلۆژیای سەربازی بەوەی کە عەربستانی سعودی و ئیمارات لە ساڵانی ڕابردوو بۆندێکیان لەگەڵ ڕۆژاوا و ئەمریکا هەبوو بۆندێکی 400 میلیارد دۆلاری بوو کە لە ماوەی 12 ساڵدا هەم توانای بەرگری ئاسمانی هەم توانای هێزی هێرش بردن هەم توانای هێزی موشکی و هێزی ئستۆلی فڕۆکەوانی سعودیا و ئیمارات پەرە پێ بدە بە هێنانی فڕۆکەی F-35 F-16 F-18 هەروە F-22 ڕاپتۆریش ئەمانە دەتوانێت پێگەیەکی باشی سەربازی تەکنۆلۆژی بداتە وڵاتان بەڵام لە ڕووی ئەزمموی زەمینی بێگومان عێراق باشترینی ناوچەکە دەبێت. باشە کاک عەبدولقادر
چەند مانگێک وەر لە ئێستا لە ئەنجومەنی یاساییشی نەتەوەی گرتووەکان بڕیاردرا بە کەمکردنەوەی ئەو هاوکاریە دارایی کە دەکرێت بۆ هێزەکانی پێشمەرگا و بۆ هەسەدا لە ڕۆژاوی کوردستان و چەند ناوچەیەکی تر بوو. ئەم هەڕەشانەی کە لە ئێستا ئەنجومەنی کە هاوپەیمانان دەیکرد بۆ ئەو هاوکاری کە پێشکەشی هێزەکانی پێشمەرگە دەکرێت، ینی دەچێتە ئەو چوارچێوەیەی کە لە ڕابردووشدا ئەم بڕەدا هاتە بڕ هاوکاری دارایی بۆ پێشمەرگە کەم کراوەتەوە، یان چاوەڕێ دەکرێت و کەمتر بکرێتەوە؟ من پێم وایە چاوەڕوان دەکرێت کەمتر بکرێت لەبەرەوەی وەکو باسم کرد ئەو چەند قۆناغی ڕابردوو کە فشار لە دوای فشار بۆ وەزارەتی پێشمەرگە هاتبوو و نەیانتوانی قۆناغی یەکگرتنەوەی پێشمەرگە بەرەو پێش ببان، ئەمە ئەکرێ ئینزارێکی جددی بێت بۆ وەزارەتی پێشمەرگە و بۆ ئێمەی وەکو کورد. بەڵام ئەوەی کە خودی هەژمونی ئەمریکی لە ناوچەکەدا پاڵپشتی دارایی ئێستا بۆی کەم دەکرێتەوە، ئەمە لە ڕۆژاوای کوردستانیش بینیمان ئەو کاتەی کە ترامپ یەکلایەنە و لە دەرەوەی پلانەکانی پێنتاگۆن بڕیاری بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستاندا بوو. ئەکرێ ئەمە لە ناو چوارچێوەی ڕێککەوتنێک بێت لەگەڵ تورکیا بۆ ئەوەی پاڵپشتی بۆ هێزەکانی هەسەدە لە ڕۆژاوای کوردستان کەمتر بکرێت لە بەرامبەر ئەوەیدا بیانەوێ هێزەکانی هەسەدە پاڵدەنە نێو ڕێککەوتنێک لەگەڵ سووریا یان ڕووسیا. ئەکرێ ئەمە دۆسیەیەک بێت وەکو باسم کرد ئەم دۆسیە استراتیژیانەی کە بەنهێنی لە نێوان زلهێزەکانی جیهانیدا ئەنجام ئەدرێتن، باس لە دانیشتنێکی سێقۆڵی نێوان تورکیا و ڕووسیا و سووریا دەکرێت، ڕۆلی کورد لەم نێوەندەدا چی دەبێتن، کێ نوێنەرایەتی کورد دەکا، ئایا ڕووسیا بەوەی کە لە ماوەی ڕابردوو ڕایگەیاندبوو لە ناو ئۆپەراسیۆنەکەی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان لەگەڵ هەندێک لە خاڵەکان کۆکنین، واتە کۆکن لەگەڵ هەندێک خاڵەکان، واتە هێزەکانی ڕۆژاوای کوردستان هێزەکانی هەسەدا بەتەنیا دەمینێن پاڵپشتی ئەمریکا و ڕۆژاواییەکان و هاوپەیمانی دژی داعش تاکوێ بڕی کردووە چەندی ئەمێنێت ئەی ئەگەر ئەم بەهانانەی بۆ سەرهێزی پێشمەرگەی کوردستان خۆ ئەم بەهانانە لە ڕۆژاوای کوردستان نین، هێزەکانی هەسەدا هێزێکی پێشکەوت و یەکگر و یەک ڕۆیا و یەک استراتیژیە هاوتەریب لەگەڵ هێزەکانی هاوپەیمانانی دژی داعش بەردەوام لە ماوەی ساڵانی ڕابردوو کاری کردووە. ئەکرێت لەم ڕۆوە باس لەوە بکەین کە بە تەواوەتی هەژمونی ئەمریکی ئەوێ پاڵپشتی دارایی هەر وەک چۆن پاڵپشتی دارایی ئەمریکی بۆ ناتۆ کەم کراوە و ئێستا لە ماوەی دەمانگی ڕابردوو خودی ئەندامانی ناتۆ پاڵپشتی داراییان بۆ ناتۆ زیاد کرد، ئەکرێ ئەمەش هەنگاوێک بێت لەو هەمگانەوانەی کە کەم دەکرێتەوە بڕی ئەو پاڵپشتیە دارانەی هەم بۆ کوردەکان لە عێراق و هەمیش بۆ سووریا بێت. باشە، ئێستا چارەسەرە گرنگەکە دوای ئەم پەیامەی هاوپەیمانان بۆ هێزەکانی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە چی دەبێت؟ حکومەتی هەرێمی کوردستان چی دەبێت؟ ئەشێ چی بکەن؟ بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕێگەیەکی جگە لەمە لە بەردەم نییە کە بە زووترین کات هەوڵی ئەوە بدات هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخات لە ڕۆی ژمارەوە، لە ڕۆی بیری معنەوی هێزی پێشمەرگەوە، لە ڕۆی کۆی ئەو یەکڕێزی و ئەم سیستەمەی کە پێشتر لەسەر ڕێککەوتبوون بۆ ئەوەی بیانەوێ لە قۆناغی داهاتوو یەکدەست و یەکڕێز بەشدار بن لە پرۆسە جیهانیەکاندا. وەکو باسم کرد هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی ئەمەنە ڕێکخراو لە ڕووی کۆی ئەم سکتەرانەی کە باسم کرد ئەوەندە ڕێکخراو نییە کە بیەوێ بەبێ هاوپەیمانان لە بەردەمی دواتر هێزێکی تری ناوچەیی یان ڕێکخراوێکی تیرۆریستی بەم شێوە کارایی کە پێشتر هێزی هاوپەیمانان پاڵپشتی بوو ئێستا بتوانێت کاریگەر بێ. بۆیە مەترسیەکی گەورەی لە پێشە ئەبێ هەرچی زووە قۆناغەکان چالاک بکرێنەوە، هەنگاوەکان چالاک بکرێنەوە، یەکڕێز و یەکدەست بە شێوەیەکی موسساتی لە بەردەمی موسسەی سەربازی نێودەوڵەتی پشتیوانی هاوپەیمانان ڕابوەستن و بتوانن ببنە بەرەیەک یان بەشێک لەو بەرەیی کە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ناو عێراقدا یان لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش و دژی تیرۆر بتوانن جێبگرنەوە بۆ ئەوەی بەشدار بن، پشکدار بن لەو پشکانەی کە چ لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چ لە
وڵاتە نێودەوڵەتیەکان کە بۆ ئەم هێزانەی ڕۆژهڵاتی ناوەڕاستیان جیهانی ئەنجام دەری بۆ پاڵپشتیانەی لە ڕووی لۆجستی و ئەمنی و سەربازی و پڕچەکردنەوە. بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی و استراتیژی لە هەولێرەوە میوان مام زۆر سپاس بۆ ئامادەبوونت.